ئەمە کە سوکاری ئەو هاوڵاتیەیە کە دوای مانەوەی بۆ ماوەی 32 ڕۆژ لە نەخۆشخانە بە کۆڕۆنا گیانی لەدەستدا. بۆ مانەوەی هەر شێوەیەکی نەخۆش بڕی 900,000 دینار لە کە سوکارەکەی وەرگیراوە. ئەما وتەی کە سوکاری ئەو نەخۆشەیە کە دوای مردنی لە نەخۆشخانە بۆ پێدانەوەی تەرمەکەشی ڕایدەگەێنن. نەخۆشخانە داوای بڕی 10 ملیۆن دیناری کردبوو. کە چوین لێ جەنازەکەی زۆر توێژێکی زۆرمان کرد لە ژۆرێ لەگا شنەخانی گوتی نادەمەوە. دوای ئەمە گوتمان کاکە دەبی بیدەنەوە ئەنگۆ بە خۆتانەوە مەدیرێت وادەرێ گوتی مادام دەتاندێنەوە وەرە ئەتو تەوقیعەکم لۆ بکە ئەوەکەم تەعاهودەکەم دێ ئەو 10 ملیۆنەی دوای دەدەم. ئەمەش گوتم نایدەم 10 ملیۆنەکە ئەگە بدەم لەسەرم مارەگە بە قسەش بی لە محکەمەی لێم وەردەگەی لۆ تەوقیعەکەم نایدەم. ئەرکوبی ئیزدعامەکی زۆر پێیا بوو. ئەوانیش گوتیان ئەوە ئیزدعامە ئەگە چارەسەر نەکرێت نابی. بەس ئەمە ئیستنادمان لەسەر قسەی وەزیری کرد لە ڕێگای وەزیری ئەمە چوونە ژۆرێ و ئەگەنا نەدەچوونە ژۆرێ. با گوێرەی نووسراوێکی وەزارەتی تەندروستی لە 12 مانگی ڕابردوو داوا کرابوو بەبێ بەرامبەر چارەسەر و مانەوەی ئەو نەخۆشە بکرێت لەو نەخۆشخانەیە، بەڵام وەک خۆیان دەڵێن کار بەم بڕیارەی وەزارەت نەکراوە. کە دکتۆر سامان کتابەکەی لێمە کردیا 12 مانگ دەرچوە کتابەکە لەوە مەوجودە دەلێری لەکرمنا کە نووسرایە وەبەی نەوەک پارەی لێوە نەگیرێ ئەو هاوڵاتیە کتابەکەی ئەو زل لەوە کردەوە شنەخان نازان مۆزوعەکەی چ بووە ئەو کتابەی لەوە کرد هەتا 20 مانگ وتی 20 مانگ وتی وەسەرتا ئەوەیە فریەوە 20 مانگ وتی وەڵا کاکە فری نییە لەوی پارەمان لێ بینن پارەکەشماندا ئێستا بە 35 ملیۆن هەندێکماندایتە ئەو خستخانەی ئەوە ئیمە ڕۆی قەید ناکە هەزاران کەسی وەچیمە لەو خستخانانە ئەوە مەسیڕیتی ینی غەدرە لەو خەرکی دەکرێت بەڕاستی خستخانەی ئەهلی نەبووە تو هەموو شێ بەس قەلەوێرەکە 900,000 وەگری ینی چ بووە لە چ قانونیش ئەوە کرایە بێزگە لەو 900,000 تو بڕۆ دەرمانی بکڕە دەرزی بکڕە عیلازی بکڕ چ معقولە ئەوە ئیمە ڕۆی قەید ناکە بەس خەڵکەکی دیکە بۆ دەردەی گرفتارە. بۆ گەیشتن بە چارەسەر و هۆکاری کێشەیە و خێزانە لەگەڵ ئەو نەخۆشخانە تایبەتە لە شاری ئەولێر وەزارەتی تەندروستی لێژنەیەکی تایبەتی لێکۆڵینەوەی پێکێنا و بڕیارە دوای تەواوکردنی کارەکانی ئەم لێژنەیە ئەنجامەکانی بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.